دەم باش درود و ڕێز بەڕێزان کورتەنامەیەکیم بۆ هاتووە لە بارزان کە داوایان کردووە بەڵاوی بکەین لە بەرچاوی ڕای گشتی. حەزم کردم کورتەنامەیە بۆ هەم بۆ گەلی خۆشەویستی بارزان بە دڵیان بێ. منیش چونکە لێرەدا هەندێک سەرنجی گرنگ هەیە پێم خۆش بوو ڕابگەینم. پێشتریش چەندین جار خودی کاک مەکی ئامێدی باسی کردبوو زۆر جار لەسەر قەزیەی حکوومەتێکی لە ناو زکی حکوومەتی هەرێم هەیە کە پێیاڵێن حکوومەتی بارزان. ئەم حکوومەتە چییە؟ دەسەڵاتێک تیا جێگیر کراوە کە بە تەواوەتی جیایە لەو حکوومەتە فەرمیایی کارتونیایی کە ئێستا هەیە، بەشی لەشکەری، بەشی ئەمنی و بڕیاردەری، هەر هەمووی تایبەتە کە بە هیچ شێوە مافی حکوومەت نییە مداخەلای بکات و بڕیار لەسەر بداتن. هەر هەمووی لەژێر دەستی مستەفای بچووک دانراوە. مستەفای بچووک کوڕی بچووکی مەسعودە کە هەر لە سەرەتای منداڵی ئامادەکاری کرابوو کە بکرێتە بە باوکی ئەم دەڤەرە. تەنانەت ناویشی لێدانراوە بابۆ کە هەموو کەس زۆر جار دەبینین دەڵێن بابۆ، هەموو کەسیش پێ دەڵێت شێخ بابۆ. کراوە بە شێخ و باوک و وەکو بە کراوە بە حامی مطلق. نووسنگەیەکیش لەوێ دانراوە بۆ ئەم بابوویە، کەسێک لەوێ دانراوە، شخصێک لەوەیە. خەڵک نەچارە بۆ هەر کێشەیەک یان داواکاریەک سەردانی ئەم شوێنە بکەن و پەیوەندی بە و کەسە بکەن. ئەنێ و کەسەش لەوێ نییە، ینی تەلەفۆنێکە، تر شوێنی تر نییە بەڕێوەبەریاتی شارەوانی بێ قایم قامی بە توزانم ئەم شتانە نییە. هەر هەمووی حەقی لەسەر ئەم ناوچەیە نییە، نامچە سەر بەخۆ تەواو سەر بە بابۆیە. بگواستنەوەی خوانوویەک، ینی بیانەوێ ماڵ بگوازنەوە، یان ژن بگوازنەوە، یان تەلاق، یان سەفەری دەرەوە، ینی دوکانێک دانێ، دیوارێک دانێ، دیوارێک باخێک دروست بکات، هەر شتێکی بچووکیش بێت بەبێ موافقە و مۆڵەتی ئەم بابۆیە ڕێگای پێ نادرێت. کەواتە حکوومەتێکی بچووک لەم ناوچەوە دروست کراوە کە هیچ کەس ئاگای لە ناوەرەوەکی نییە کە چی دەقاومێت و چۆن خنکێنراوە. ئەمە بە شێوەیەکی نایاسایی کۆنتڕۆڵکردنی هەموو جۆمگەگانی ژیانی خەڵکی ئەم ناوچەیە بە کۆی عەشیرەتەکانەوە. ئامانج لەم کارەی مەسعودیش ئەمەیە کە لە ڕێی ئەم مستەفایە یان بە ئەستلاح بابۆیە نەک تەنیا عەشیرەتی بارزان، تەواوی عەشیرەتی ناوچەی بارزان کۆنتڕۆڵ بکات. ئەم مستەفایە هیچ ئەرکێکی فەرمی حکومیشی نییە، یعنی سەرەڕای ئەمە میزانێکی پارەی مادی بەرفراوانیش خراوەتە بەردەستی. بۆ ئەم کارانەش نووسنگەیەکی هەیە مستەفا بابۆ لە ناوچەی بارزان کە لەلایەن کەسێک بە ناوی سیروان حسکۆ سەرپەرشتی دەکرێت. هەموو شتەکان لە ڕێگەی ئەم سیروان حسکۆیە دەچێتە لای ئەم مستەفایە. ئەوجا ئەم سیروان حسکۆیە بووە بە ئاغایەک لە ژێر دەستی ئاغایەکی تر کە لە فیلتەری ئەو نەبێت، بابووەکە هەر دەست ناکەوێت بە هیچ شێوەیەک، کە ئەویش دەست نەکەوێت هیچ کەسی تر ئەم کارە ناتوانێت بەڕێوە ببات. ئەم مستەفایە لە ڕێی سیروانەوە زۆر شت دەکات، تەنانەت جنێویش هەبێت بە سیروان دەڵێت کە بگەینتە ئەو کەسە کە تێبینی لەسەر، بۆی کە بڕیاری هەر شتێک بدرێت بە ناوی خۆیەوە نەکەوێتە چارچێوەی فەرمیە. ئەمەش تاکتیکێکە مستەفا لە ڕێی ئەم نووسنگەیە کە سەرپەرشتیوی کۆیلەیەکی سەد عەیار وەکو ئەم سیروان حسکۆیە دەکاتن. نامەکەی کە لە بارزان هاتووە بەم شێوەیە، نەسی نامەکە ئەخوێنم: سلااو و ڕێز، ئەم لە دەڤەرە بارزان کەتینە ناو ناڵ و بزمارە، نەڕێیا پشتێمە هەیە نەیا پێشیە، چ کارێکی مە هەبیت دەستی و ئیمزایت مەڵا مستەفا نەبیت بڕێوە ناچیت کو ئەو ژی بڕێکا سیروان حسکۆیە کو ڕاوێژکارێ مەڵا مستەفایە بوو هەمیش ولا دەستە ڕاستێ ویە. یعنی دەوێت ئەم ملەتێ فەقیرێ بەلەنگاز دفیلتەرە سیروان حسکۆی را دەرباز ببیت حتا مەڵا مستەفای ببینن یانکو شولاوی بقەتینن. سیروان ژی تەلەفۆنا خەڵکی هەل ناگریت بخۆ بوویە پاشایەکی دی لە دەڤەرێ. چەند جارە شکایەتا لێ هاتیەکردن لە دەف مەسحودی، نووسیە مەسحود و مەڵا مستەفای کوڕێوی ئەو ژی لە جیاتی لە دەرد و ئازارێت خەڵکێ بپرسن دێ پنیا بۆ لێدان پینە و پەڕۆی ئەکەن بۆی کە زۆر تەلەفۆن بۆ دەهێن و مەجالێوی نینە.
يعني نوكا في قافي دو بنامال بشر بچن لدورا بارزان حتى او آريشت جهيتا سيروان ومالا مصطفى وان بنامالا ايكودوي كشتي يان بخوجي سلحا خوي كري يعني تواو دبي تازه اگاتي ویجا ایرانی دبیجن سه کس که هایج تلفونا نبن تلفونا هل ناگرن سه کس هنه بیج گله بایی که آگان لی نبید لدستیان دا بیتو ولام ندن سه کسن الیت یک قردار یک ببورن قندر نوسیوه یکیش بو جن نوسیوه و شی ناشرینه که نامه بکار بینم معنی فاحشه هر سكيش بقيه ودست بيدا بي الله سيروان حسكو معاشتا ل 5 مليون بي هلا زيادة ل 5 مليون ورقري باور ناكم تو قردار بي كواتا قردارني ام جا رنگ لبر او دو خالي تربيت كا تلفوني خود حل ناگري اتر ويستمام پیامه بگينم بحرمتي او بريزانه اجا رئیسدار سیروان حسکو تو بخو بلکی نزانی چه برپرسیاری کتی سر ملیتا هکتا بی چینا بید دستا جوی کاری برده فاسدی بوی شوایی تو 5 ملیون ورگری و خلقه که آزار بدهی برالا بهیلی وی روشه دا خلقه که کم کجی بسری هاتی هزاران بلا بسری هاتی البته لوانه خودی مصطفى بابوی ام بریاره پیدا بیت و پیوت بیت واز بینه ولا میان نده طاقتی او همو کیشه ام نیه امش هیا يعني که اگر وایا که من نوت نه لصد گمانم بو امده چید چون ببین مستود ناتوانید هیچ بکرده و کرا مصطفى ام بر پرسیاریه بو چی تو بو چی گرتو تسر خود و بیردکی هر شد شکل و خوبادان و پاشایتی و زرت و هندک کس دورتا کم ببن چپلا بو تلیدن بس اویا پاشایتی حکمداری آغایتی یعنی تشتکی بناوی برپرسیاری نینه دا بو چی گرتی سر ملی خو اول نینه نخیر یان دستا جی بردن دستگاه که حکومی کشت وان بلا بریوه ببن یان جی نبا شتر مرخ اگر شتری ببا باری ببا اگر مریشکی بفره حشتر مریشک هیا نعامه وثنه تو حشتری یا مریشکی اگر تو حشتری باری ببا اگر تو مریشکی جی بفره هر دوک جینینه اجا حکم گیران بناوه خود سپاندن نینه رئیس دار با ارکداریه یا دزانم پشتی وی پیامه تو ده پتر عقل کویده اول ده خود چه که یانجی ده تیمکا امنیا برفره چه که دیف گری که اف نامه هنارتیه او جیده هندکات دست جماعت ویسی داد ده ایشاندن قطان و شقستا بسود به انجام بزانی وی مصطفی کارگه هکا املاق یا شیر و ماستی هیا لبارزان دانایه بر همه وی 1 سنت بو حکومت نینه همی بویه مصرف ویجی کریکارت ویجی هر همی سر حکومته دسلاته هاتیه دا مزراندن معاشه وان هر تشت قوت وی ملتیه یعنی بو معملای و پاره ویجی بویه دهات وی بویه لدمه که حتی پاره آب و کاربا و زریبا و هیچ چی نادد هیچ چی کواتا سران سردزی و حرامی اوه دسلات حکم پاشاتیا کد ویره هاتیه دانان مسعودی بو کره خود چه کری بو آینده که که بجید اوه شیخ مازن بارزان بابو فلان محض کردید پیامی بگهینم یوی دارم بباشی بگهید و به دل گل شرفمند داخ کشایی و بریندار بارزان بید